My name is Talia Lushnard, and behind me you see the products of my... سڵاو، من ناوم تالیا لوشنەرە. ئەمەی لە پشتی منەوە دەیبینن بەرهەمەکانی کۆمپانیای خێزانەکەمانە بە ناوی میاڤیدا کە بەشی سەرەکی بەرهەمەکانمان لە خوری سروشتی مەڕ بەرهەم دێت، وەکو هێلک و گۆرەوی و دەستکێش و پێڵاوی خوری ناوماڵ بۆ گەرمی پێیەکان. ئەمە هەمووی بەرهەمی کۆمپانیای خێزانەکەمانە. من و خوشکە بچووکەکەم لەگەڵ باوکمان کاری فرۆشتنی ئەنجام دەدەین لەم بازاڕەدا. My parents and my sister and me, we are working with our parents, and yeah, it's a special market today. It's one factory here in... کارگێکی تایبەت هەیە لە سەسکسۆنی لە ئەڵمانیا، لەوێ خوری مەڕەکان دەفرۆشن. ئەوان خوریەکان لە چەندین ناوچەوە کۆ دەکەنەوە و دوای بڕینەوەی مەڕەکان بۆ ئەوەی فرێنەدرێت پاکی دەکەنەوە و دەیفرۆشن. ئێمەش لێیان دەکڕین. So it don't get in the trash. Different stuff here. چەندین بەرهەممان لێرە هەیە، بۆ نمونە ئەم سابوونانە کە دایکم لە ماڵەوە بەرهەمیان دەهێنێت. ئەمە لە گیراوەی پرتەقاڵ ئەم سابوونەی دروست کردووە. باوکیشم بە پەستانی سارد چەندین جۆری جیاوازی ڕۆن بەرهەم دەهێنێت. بۆ نمونە ئەمە ڕۆنی ناوکە کوولەکەی ڕەشە کە زۆر دیارە، بەڵام لە ئەڵمانیا زۆر بەناوبانگ نییە. ئەو خەڵکانی بەکاریان هێناوە سوودیان لێوەرگرتووە. But the people who try it love it. Okay, yeah, we have some different soaps for the teeth, and my mother did it by hand. She made it at home. Sorry, not by hand at home. And also this face cream and body cream just made of olive oil. بەڵێ، لێرە چەندین جۆری جیاوازی سابوون و هەبی ددانمان هەیە کە دایکم لە ماڵەوە دروستی کردووە. هەروەها چەندین کرێمی دەموچاو و جەستەمان هەیە کە لە زەیتی زەیتون دروستی کردوون کا دەتوانرێت بخورێت، چونکە تەواو سروشتین و هیچ زیانێکیان نییە. بۆ نمونە ئەمە ڕۆنی جەستەیە بۆ چاورکردن کە تەواو سروشتیە و دەتوانیت بیان خۆیت. من خۆم چەندین کرێمم بۆ ماوەی 20 ساڵ بەکارهێناوە و تەواو سوودم لێوەرگرتووە. پێست و دەموچاو زۆر جوانەکات. باوکم و خوشکەکەم هەفتانە 2 جار دەچن بازاڕی دەکەن بۆ کەرەستە پێویستیەکان و دواتر ئامادەکردنیان بۆ بازار. دایکم و خوشکە بچووکەکەم لە ماڵەوە کار دەکەن، من و باوکیشم لە دەرەوە. ئەمانە چەندین مۆمی تایبەتن بەرهەممان هێناون کە کوالەتیکی باشیان هەیە. بەڵێ ئەمە دەستکردن و کاری چنین نییە، ئەمانە بە مەکینە بەرهەم دێت، بەڵام ئەمە بەدەست دەکرێت. بۆ نمونە ئەمە لە پاژماوەی پارچەکانی تر ئەم ناوکەفە دروستەکرێت. ئەمە زۆر گەرمە ئەگەر لەناو پێڵاوەکانمانی دابنین، چونکە زۆر گەرمە و تەواوی خوری سروشتیە. And felt it together, so it's a very warm option to put in your shoes because it's pure wool. Yes, and ببورن، نازانم چەند کاتی دەوێت بۆ بەرهەمێنانی هەردانەیەک لەمانە، بەڵام هەر بەرهەمێک نزیکەی 5 بۆ 8 ڕۆژی دەوێت بۆ بەرهەمهێنانی و خوری سروشتیش نرخەکەی گرانە.